دیارە پرسی ئازادیەکان بە تایبەتی پرسی ژنان یەکێکە لەو بابەتایی کە لە جیهاندا گرنگی پێدەدرێت و لە ئێستاش لە هەرێمی کوردستاندا جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی هاتۆتە سەرخەت لەسەر پرسی ژنکوژی وەستاوتەوە خۆی ڕاستەوخۆ سەرپەرشتی و بە دوواداچوون بۆ ئەو کەیسانە دەکات کە بەرامبەر بە کوشتنی ژنان و تونند و تیژی ژنان دەکرێت. لە نێو کۆی ئەم پرۆسانەدا ئەم وەستانەوەیە و بەدەستێنانی ئازادی ژنان بابەتێک هەیە هەر لە ماوەی ئەم چند ڕۆژەدا ڕوویداوە ئەویش لە وڵاتی ئێران دەزانین کە وڵاتێکە پرسی داپۆشراوی و هەروەها سەرپۆش و حیجاب پەیڕەو دەکرێت. لە نێو ئەم ئازادیانەدا زۆر جار ژنان بەهۆی کۆمەڵێک بابەتەوە ڕوبەڕووی ڕێکارە یاساییەکان دەبنەوە. لە ماوەی ڕابردوودا خانمێک لە ئێران بەهۆی ئەوەی کە بەپێی پێویست پابندی ڕێنمایە یاخود یاساکانی تایبەت بە باڵاپۆشی نەبووە لە وڵاتی ئێراندا لەلایەن پاسەوانانی یاخود پۆلیسی حیجابی کە لە وڵاتی ئێران بوونیان هەیە بریندارکرا تەقیلێکرا و دواتر گیانی لەدەستا. لەسەر ئەم بابەتە من ڕاستەخۆ گفتوگۆ دەکەم سەبارەت بە یاساکان سەبارەت بە پرسی باڵاپۆشی و ئازادی ژنان لە وڵاتی ئێراندا چی دەڵێن. میوانەکەم بەڕێز عوسمان موزەریەنە کە بەڕێزیان ئەندامی کۆمیسیۆنی مافی مرۆڤی سەندیکای پارێزەرانی ئێران ڕاستەخۆ لە تارانەوە. میوانی ئەمە دەبێت کاک عوسمان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. یاساکانی ئێران سەبارەت بە پرسی باڵاپۆشی لە وڵاتی ئێران دەڵێن چی؟ گەشتۆتە ئەو خاڵەی کە بگاتە کوشتنی ژنان ئەگەر ڕێنماییە یاسایەکان پرسە یاسایەکان جێبەجێ نەکرێت؟ وێڕای ڕێز و سپاس. لە ئێراندا یاسا هاتووە یەکسەری مەرجی داناوە بۆی کە ژنان چۆن لە کۆمەڵگادا دەربکەون. لە سەرەتای شۆڕشی ساڵی 57 ئێرانیشدا بەرپرسان ئەو دەم زۆر ڕاشکاوانە دەیانگوت ئێمە هیچ حیجاب و باڵاپۆشیەک بە زۆری بە زۆرەملی ناخەینە سەر ژنان و ژنان بۆ خۆیان ئازادن هەر جوورێک و هەر جوورێک کۆمەڵگا دەیهەوێت لیباس دەبەرکەن. وەلی لە دواتردا هاتن ئاڵوگۆڕهایە کرا ئەو ژنانەی کە لێچکیان لەسەر نەدەنا ئیجازان نەدان بێنە ئیدارەکان یا لە زانکۆکان دەریان دەکردن یا لە ئیستخدامدا وەریان نەدەگرتن وای لە هات ئاخرولئەمر لێچکە ئیجباری بوو. یعنی بە زۆر دەبێ هەر عافرەتێک کە دێتە ناو کۆمەڵگا لێچکەی حتمما لەسەر بێ و سەریدا پۆشێ و لیباسێکی درێژیش هەتا سەر ئەژنۆیانی دەبەر بکات بۆی کە بڵێن حیجابی ڕعایەت کردووە. مادەی 638 یاسای جەزایی ئێران کە باس لە عقوبەت دەکات لەوێدا هاتووە کتێتی کەسانێک کە لە ناو کۆمەڵگادا بە حیجابی غەیری شەرعی دەردەکەون یان فعلێکی حرام مرتەکب دەبن ئەوانە دەبێ جەزا بدرێن. لە تەفسەرەکەیدا هاتووە کتێتی ژنانێک کە لە بە حیجابی غەیری شەرعی دێنە ناو کۆمەڵگا ئەوە جۆرمە و مجازاتێکی 10 ڕۆژ تا 2 مانگ سیجن یا کەمێک جەزای نەغدی هەیە. وەلیەکە چاو لە ئەو مادەیە دەکەین ناڵە حتمەن دەبێت سەریان داپۆشن یا خۆیان تەواو داپۆشن دەڵا گەر حیجابی غەیری شەرعی ڕعایەت نەکەن بەپێی بڕوای غەیری شەرعیەکە چۆنە کاک عوسمان ئاینی شیعە کە یاسا لەسەر بنەمای بیرۆکەی وان داڕژاوە. غەیرە شەرعیەکە چۆنیە بەچی دەوترێ غەیرە شەرعی ئەگەر چی جێبەجێ نەکرێت لەلایەن خانمان و لە ڕووی باڵاپۆشیەوە ئەمە ناشەرعیە و ڕوبەڕووی یاسا دەکرێنەوە؟ مامۆستایانی ئاینی شیعە ئەوان بیرۆڕان ئەوەیە کە ئەگەر لە لەحاظ عورف ڕعایەت نەکرێت ئەوە غەیری شەرعی یعنی هاتوون حیجابی شەرعیان موکول کردووە بە عورف هەر شتێک کە کۆمەڵگا بە ناپەسەندی بزانێت دەڵێن شەرعیش بە ناپەسەندی دەزانێت. بەو بیرۆڕایە ئەگەر چاوی لێ بکەین کەسانێک کە خۆیان داپۆشیوە و لەشیان زۆر دیار نییان ئەوانە حیجابی شەرعیان ڕعایەت کردو و ناتوانین ئێمە بیان برینە بەر دەمی دادگاوە. ئەمما لە ئێراندا لە چەند دوودەهەی ڕابردوودا
پۆلیسێک دروست بووە بە نێو پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی ئەو مافەی داوە بە خۆی کە هەر جوورێک پێی خۆش بێت هەڵوێست بگرێت سەبارەت بە چۆنیەتی لیباس دەبەرکردن و حتا دەچێتە ئەو دوکان و شتانەی کە لیباسی ژنان دەفرۆشن لێو دڵاغە ئێوە مافتان نییە ئەو لیباسە بە خەڵک بفرۆشن ئەو لیباسە زۆر کورتە یان لەشی ژن تەواودا ناپۆشێت کەمە پێی دەڵێن پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی لە مۆڵەکان شەقامەکان ئەم پۆلیسانە سەلاحەتی چیان هەیە کە ڕوبەڕووی ئەو ژنانەی بکەنەوە ئەگەر بەپی پێویست بەپێی ئەو حیجابە شەرعی کە باسی لێەوە کرد حیجاب نەپۆشن سەلاحەت و دەسەڵاتەکانیان چیە بەرامبەر بەو جۆرە ژنان بە ژنان بەگشتی نیرۆی ئینتیزامی کە ئەو پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی پێکهێناوە هاتووە ئاینامەیەکی بۆ داڕۆشتون تویتی ئەگەر کەسێک دەستی زۆر ڕوت بێ یان قژی دەربکەوێت یا ئەو مانتۆ باڵاپوشەی دەبەری کردووە ئەگەر لەسەرەوەی ئەژنۆی بۆ سەرێ بێت یا دوکمەکانی ئاواڵە بن دوکمەی ئەو مانتۆیان یا بەشێک لە لاقی لە پەنجەی لاقی دیار بێت ئەوانە هاتوون حجابیان ڕعایەت نەکردووە دەبێت بانگهێشت بکرێن و ئەوانە بانگیان دەکەن سواری ئەو مینیباسانەیان دەکەن کە تەرخان کراون لە گۆڕەپانەکان و لە سەر شەقامەکان خەڵکەکە دەگوێزنەوە بۆ بنکەکەی خۆیان لە ئەوێدا بانگی بنەماڵەیان دەکەن ناویان دەنووسن جەریمەیان بۆ دابین دەکەن یان چەند سەعاتێک و حتا بۆ چەند ڕۆژێک ڕایان گرتوون کلاسیان بۆ دادنن ئامۆژگاریان دەکەن لە دوایشدا ئەگەر بە پێویستی بزانن دۆسیەکە دەدەنە دادگای هەمووی ئەوانە بانگهێشت و گوێزنەوەیان وەڕاگرتنیان بەبێ بڕتیژیان هەیە ئەو پۆلیسانە تێنەگەیشتم ئەو پۆلیسانە مافی توندوتیژیان هەیە بەرامبەر بۆ خانوانە مافی ئەوەیان هەیە کە تەقە بکەن لە خانمێک ئەگەر باڵا پۆش نەبێ بەپێی یاسا چه یاسای بنەڕەتی و چه یاسای ئاین دادرسی کەیفەریدا هیچ پۆلیسێک مافی ئەوەی نییە تەقە لە خەڵک بکات پۆلیس تەنانەت لە تاوانێکاندا کە لە بەرچاو بێت فقط بۆی کە بەڵگەکان ڕابگرێت دەتوانێت بۆ ڕاگررتنی بەڵگەکان دخالەت بکات بێتە ناوژووری قەزێکەوە و ئەگەر بڕیاری محکەمەی پێی نەبێت ئەسڵەن ناتوانێت ئەمما وەختێکی چاو لێ دەکەین ئەوانە هەم توندوتیژی دەکەن هەم بە زۆرە ملی و بە پاڵپێوەنان ئافرەتان و حتاگەر پیاوان دەگەڵیان بن سواری ئەو مینیباسانەیان دەکەن و لە هەمووش مهمتر دوای کەڵک لە گازی فرمێسک ڕێژ وەردەگرن یا تەقە دەکەن کە زۆر دەنگدانەوەی بۆ تۆ لە کۆمەلگادا ئەوانە هیچ بواری یاساییان نییە بۆچی وەکو کە عەرزم کردن چۆن هیچ بڕیارێکی محکەمە بۆ دەستگیرکردن و بۆ گواستنەوەی ئەو ئافرەتانە بۆ ئەو بنکانە نیە و هەمووی ئەوانە بێ بڕیاری محکەمەیە حتا ئەگەر بۆ خۆشیان ماشێنیان پێ بە ماشینەکانشیان دەجۆزنەوە بەبێ هیچ بڕیارێکی محکەمە 3 هەفتە واتە 21 ڕۆژ ماشێنەکەیان لە نێو ئەو بنکانە دەمێنێتەوە بەبێ یاسا مافی ئەویان نییە تەقە لە شارۆندا باشە لێسادا گەر باس لەو خاتونە بکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا تەقەی لێکرا لەلایەن پۆلیسەوە بوون ئەمانە پارێزەری نیشتیمانن یاسا چی داناوە بۆ پۆلیسانی کە پێشێلی یاساکانەکەن بەرامبەر بە خانمان بە تایبەتر ئەگەر ئەو خانمانە کێشە لە ڕووی یاساکانی و لە ڕووی ئەو شەرعەتی کە دراوە لە وڵاتی ئێراندا گەر پێشێلی بابەتێکی باڵاپۆشیان کرد خانمان پۆلیسەکان تەقەیان لێ کرد یاسا چی بەرامبەر یا چه یاسایەکی بەرامبەر ئەم پۆلیسانە داناوە ئێمە هەم یاسایمان هەیە بۆ ئەوە و هەمووە کە لە ناو نیروی ئینتیزامی لێژنەیەک پێش دێت و هەر تەقەیەک یا هەر کەسێک کە لە ناو بنکە پۆلیسەکاندا بریندار دەبێت گیان لە دەست دەدات ئەو لێژنەیە لێکۆڵنەوە دەکات بەڵام بەداخەوە ئەو لێژنەیەکە کە تەواوی ئەندامانی ئەوان هەموویان کەسانێکن کە ئەندامی نیروی ئینتیزامین لەبەر ئەوەی بێلایەن نین هەر بۆیەش سندیکای پارێزەرانی تارانێدا لە بڕیارێک کە داویەتی بەتایبەت لقی مافی مرۆڤەکەی کوێتی دەبێ لێژنەیەکی حەقیقەتیاب پێکهاتوو لە پزیشکان و لە کاربەدەستان و لە پارێزەران و لە چالاکانی مافی مرۆڤ بەتایبەت چالاکانی مافی ژناندا پێک بێن کە لێکۆڵینەوە بکەن ئەو لێژنەیە کە لە ناو نیروی ئینتیزامیدا
پێک دێت بێ لایەن نییە. ئێمە دەبێت لە لەحزەیە لەو کاتەی ڕاکە ژینە بە زۆرەملی لەگەڵ براکەی بوو سواری ئەو ماشێنە کراوە گوێزراوە بۆ بنکەی پۆلیس لەو چەند سەعاتەیدا چی بەسەر هاتووە و چ هەڵوێستێکی لە بەرابەردا گیراوە و لە ناو ماشێنەکەدا ئایا ئەشکەنجە کراوە یان نا هەمووی ئەوانە دەبێت بدرێنە بەر لێکۆڵینەوە. باشە کاکە عوسمان دەبێت بەگشتی باس لە یاساکانی ئێران بکەین بەرامبەر بە ژنان هیچ کەم و کورتێکیان هەیە یاساکان سەبارەت بە پاراستنی ژنان لە ئێران توند و تیژەکان کە بەرامبەر بە ژنان دەکرێن؟ بەڵێ یاسای ئێرانێ زۆر هەم لە بواری دیەوە هەم لە باری غەرامەوە هەم لە باری قیساس و ئەوانەدا ژنی وەک جنسی دووەم چاو لێ دەکات ئەوە دەبێ گۆڕانکاریەکیدا بەسەر بێت ماوەی بتر لە 10 ساڵە یاسایەک نووسرا بە نێوی یاسای جێبەجێکردنی ئەمنیەت بۆ ژنان کە ئێدراوە بە پارلمانی ئێرانێ بەڵام بەداخەوە و پشتگوێ خراوە و ئەو کەترە خەمیاسەن ناکرێت لێ بگوزرێت بۆیە ژنان چ لە بواری ئەگە دێنە نێو کۆمەلگا ئاوا هەڵوێستیان لە بەرابەردا دەگیرە یا چ لە بواری کارکردندا و لە حتا لە بواری دابەشکردنی ماڵ و میراتیشدا تەواوی مافی یەک ئینسان یا موافی بەرابەر لەگەڵ پیاوی نییە زۆر هەوڵدراوە بەڵام بەداخەوە تا ئێستێکانی ژنان لە کۆمەلگای ئێرانێدا نەکەویشتونە سەر ئاستی ئەوەی کە بڵین بتوانین بە حەدێکی ئستاندارد گەویش بن یا لە حەدی پیاواندا مافێکی سەرەکیان هەبێت بەداخەوە ئەو شتانە بۆ ژنان ڕەچاو نەکراوە. باشە ئەو کە دیارە ژینا یەکێک بۆ لەو خانمانەی کە دەنگدانەوەی زۆری هێنا بەهۆی ئەشکەنجی هێزە ئەمنیەکانەوە دیارە لە پێشتر بە هەڵەوتم بەهۆی تەقا یاخود بەهۆی ئەشکەنجی هێزە ئەمنیەکانەوە گیانی لە دەستداوە. مردنەکەی ژیما کاردانەوەی زۆری هەبوو هەر بنمونە ڕۆبەرت ماڵی نێردی تایبەتی ئەمریکا بۆ کاروباری ئێران لەسەر ئەم بابەتە ئیدانەی کرد کە باسی لەوە کرد پێویستە چاو بم بابەتیا بخشێنرێتەوە بە هەمان شێوە لە ئێران لەسەر ئاستی باڵایە لەسەر ئەم بابەتە هەر کاردانەوەی هەبوو. دەمێت بزانم چی دەکرێت هەنگاوی داهاتوو لە ڕووی یاساییەوە حکوومەتی ئێران بە دیاریکراوی لەسەر ئەم بابەتە چی دەڵێت دەکشێت چاو بخشێنرێتەوە بە یاساکاندا سەبارەت بە پرسی پاڵاپۆشی لە ئێراندا و مەجای تایە یاساکان لەسەر ئەم بابەتە گۆڕانکاریان تێدا بکرێ؟ لە چەند ساڵی ڕابردوودا یاسایەک بە نێوی یاسای حجاب و عفاف لە ئێرانێدا پەسەند کراوە بەداخەوە ئەو یاسایە زۆر دەستی پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی و کاربەدەستانی بۆ دەستێوەردان لە حریمی خوسوسی خەڵک بە تایبەت ئافرەتاندا ئاواڵە کردووە ئێستاکانێ زۆرێک لە ئەوانە زۆر بوون لە شەقامەکاندا بە نەزەری من بە دەنگدانەوەی کێشەی خاتو ژینا دەبێ بەرپرسان بە خۆیان دابێنەوە هەمویان لە ئاستی هەڵوێست دانەمێنن دوو کار بکەن بەو یەکیان ئەوەیە کە ئێمە دەبێ بەو ئامانجە گەیشت بین کە ئەو یاسایە و ئەو هەڵوێستگرتنە سەبارەت بە حافرەتاندا لەبەر لیباس دەبەرکردنیان کە مافی سەرەکی یەک ئینسانە دەبێ ئەستەن لە بین بچێت نابێ حکوومەت ئەو مافە بەخۆی بدات کە دەستێوەردان لە چۆنەتی لیباس دەبەرکردن دابکات و پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی هەروەکۆی کە لە یاسادا لەو 40 ساڵەدا نەبووە دەبێت کۆ بکرێتەوە چۆن مەبنایەکی یاسایی نییە لە پاڵویشدا تەواوی ئەو حافرەتانە ئەو ژنانە کە لەلایەن پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی و بانگهێش کراون یا غەرامەیان بۆ دابین کراوە یان لە مافی خۆیان وەکو لیباس دەبەرکردن بێبەش بوون دەبێت سکاڵایان لێوەربگیرێت و قەرەبوو بکرێنەوە لەسەر قەزیەی ژیناشدا ئێستێ گیان لە دەستدانیوی زۆر گوماناویە خەڵک بە تایبەت حتا پیاوان و کۆمەلگای کوردستان لە ڕۆژهەڵات زۆر زامدارە زۆر خەمگینە دەبێ بێت لێژ باشە ناوەندی پارێزەرانی تاران ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە لەسەر پرسی مردنی ژیما ئەم ڕاگەیەندراوە چی تێدا بوو بۆچی گوماناویە مردنەکەی لەبەر ئەوەی گوماناویە چۆن یەک دانە شارومەند بە ساغ و سەلیمی بێەوەی کە هیچ نەخۆشیەکی هەبێ سواری مینیباسی نیروی ئینتیزامیە پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی کراوە و دوایی
چەند کاتژمێر گیانی لەدەستداوە پۆلیس بەرپرسیارە لەو کاتەی ڕاکەجوێستوویەتەوە لە مەرجیانی ئەو شارۆمەندەیدا ئەوەی کە هیچ ڕاگەیەندناوێک نەکراوە پۆلیسیش بەجێ ئەوەی کە ئیزن بدات کۆمیتەیەک پێش بێت دێت داکۆکی لە هەموو خۆی دەکات و کە چاویش تێ دەکەین دوام مەرگی ژیناش ئەو گومانهەنە زیاتر دەبنەوە تەرمەکەی ڕادستی بنەماڵەی ناکرێتەوە ئیجازە نادرێت کە بنەماڵەکەی بۆ خۆیان لەو کاتەیدا کە دەیان هەوێت تەرمەکەی بنێژنوە لە هەمووش خراپتر ئەوەیە کە ئیزنی کاڵبۆ شکافی لێک هەڵوەشاندنی تەرمی ژینا بۆ دەرکەوتنی هۆی سەرەکی گیان لە دەستدانی نەدراوە ئەوە خاڵێکی زۆر تاریکە زۆر گوماناویە لەسەر ئەو دۆسیە کە زۆر حەقیقەتەکان واقعیەتەکان کە دەبێت دەرکەوتبانایە ئەوانە شاردراونەوە هەر لەبەر ئەوەی پێشتریش کانونی پارێزەرانی سندیکای پارێزەران ناڕزایەتی خۆی لە بوونی پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی و لە ئەوەی کە مافی شارۆمەندان ژێر پێدەنێت دەربڕی بوو ئێستێکانیش کە ئەو وەزعیەتە ناخۆشە بۆ یەک شارۆمەند کە لە تاران مسافر بۆ دەرکەوتووە هاتووە لەو ڕاگەیەندراوەیدا هەم داوای ئەوەی کردووە کە چالاکانی مەدەنی بێلایەن بێن ئەو شتەی لێ کۆڵنەوە بکەن و هەم ئەوەی کە پۆلیسی ئەمنیەتی ئەخلاقی بە تۆری کولی کۆ بکرێتەوە و حکوومەت بێت دان بدات بە مافی شارومەندان مافی ژنان کە بۆ خۆیان وەکو عۆرف وەکو کۆمەڵگا بۆی دابینکردوون جلوبەرجی خۆیان لەبەر بکەن نەک حکوومەت بێت جلوبەرگیان بۆ دابینکە یا بە چەپۆک بڵێ چ لەسەر بنێن و چ لەبەر بکەن خەڵک مافیەوەی هەیە بۆ خۆیان جلوبەرگی خۆیان لەبەر بکەن. کاک عوسمان زۆر سپاس دەکەین کە ئاراستەوخۆ لە تارانەوە میوانی ئێمە بووی دووبارە سپاس بۆ بەڕێز عوسمان موزەریەن کە بەڕێزیان کە ئەندامی کۆمیسیۆنی مافی مرۆڤی سندیکای پارێزەرانی ئێران بوون ڕاستەوخۆ لە تارانەوە میوانمان بوون دوارە مادبوونەوەی سپاس بۆ ئامادەبوونت